لبنماكانی ئەهلی سنت و جەماعەت ئەوەیە کە ئینسان ئەبێ پشتیوانی هەبێ بۆ ئەصحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، وەلای هەبێ و ئەبێ خۆشیانی بوێ و ئەبێ دائیمەن باسی باشیەکانیان بکە و ئەبێ دائیمەن بیر و باوەڕ دوا بێ کە ئەوان ئەفضەلن و چاکەیان لەسەرەوەی هەمووانە و ئەبێت ئینسان دائیمەن سابقەت و پێشڕەوی ئەوان لە ئیمانە بگرێتە بەرچاو، یعنی دائیمەن لە بەرچاوت بێ کە ئەوان پێشی ئێمە ئیمانیان هێناوە و ئەبێ دائیمەن دوعای خێریان بۆ بکەین و ئەبێ دڵمان سەلیم بێت، ساغ بێ لەوەی کەوا خوا پەنامان بدە بەرامبەریان حقدێک یان بغزێک هەڵبگرین. ئەبێ دائیمەن دوعای خێریان بۆ بکەین، دوعای ڕەحمەتیان بۆ بنێرین و دائیمەن بڵێن خوایە لیان ڕازی بە و ئەبێ ئەو بابی ئەو مەسائیلی کێشانەی کە هەبووە لە نێوانیانە بێ خۆمان بپارێزین. زۆر پێویست ناکە نابێت خۆمانی تێ بقورتێنین ئەو بابەتانە، ئەگەریش قسەمان لەو بابەتانەوە کە ئەبێ بە عیلمەوە قسە وەتانەیش لە هیچیان نەدەین. ئەو پەڕیت و ئەتوانی باسی هەڵەکان بکەیت ئەمە ئەگەر وانە بووایەوە ئەویش بەڕاستی ئینسان لە شتێکا کە تایە نەبووە و لە تاریخێکا کە پێش 1400 ساڵ نووسراوەتەوە بەڕاستی یعنی زۆر کێشەیە قسەی تیا بکەیت. ئێمە شت هەبووە لە زمانی خۆمانە لە تەمەنی خۆمانە ئێمە گەنج بووین ئەو بابەتانە ڕوویداوە، ئێستا تاو بە شێوەیەتر باسیێکا کتێب بە شێوەیەتر ئەنووسرێتەوە لەو بابە ئێمە ئیشزانین درۆیە ئەو کتێبانە، ئیشزانین ئەو قسانە هەمووی ڕاست نییە. زۆر مەسائل هەیە سە خەڵکانێک لەبەر ئەوەی دەسڵاتیان بەدەستەوە نییە لەبەر ئەوەی ئیسە هیچ توانایان نییە سەیرەکەی خەڵک بە تاوانبار باسییانەکە وە کتێبیش هەیە ئەنووسرێتەوە لەو بارەوە ئەو کتێبانە بۆ تاریخ شمێنێتەوە مع العلم ئەوە زوڵمە لەبارەیانەوە بوت، یعنی لەم بارەوە ئێمە شت زۆر هەیە چجا ئەمە بۆ سەردەمی 1400 ساڵ بەر لەیس. مامۆستا ناسر قسەیەکی زۆر جوانی هەیە ئەوەی ئەو شتانە کە ئەوترێش هەنێشتی ناڕێک ئەوترێ ئەڵێ ئێمە باوەڕ بە قورئان و حەدیث بکەین یا باوەڕ بە ئەوان بکەین بەو تاریخەکە ودراوە بڕشتەیە لە تاریخ شتی نابەجێ بەرامبەر بە سەحابە. باشە من باوەڕ بە قورئان بکەم کە ئایەت صریح باسییانەکە و باسی فەزڵیانەکە یان باوەڕ بە ئەم تاریخە بکەم کە فلان و فلان نووسیانەتەوە هەر کەسێک بێ طبعا من تا قورئان و حەدیث وێسیا بێ حەساب بۆ ئەوان هەناکە ئەبێ دائیمەن داوا بکەین بڵێن رضی الله عنهم و دوعایان بۆ بکەین وەکو خوای تعالی لە سورەتی الحەشر فەرمێ هێشا باسی گەورەی مهاجرینەکە پاشان باسی گەورەی ئەنسارەکە ئەمجا ئەفەرمێ والذین جاءوا من بعدهم ئەوانەی کە هاتن لە پاشی ئەوان ئێمە و ئەوانەی پێشێمە ئەوانەی دوای ئێمەش ئەسڵ ئەوەیە چی بکەن؟ ئەسڵ ئەوەیە چی بکەین بۆ ئەوەی ئێمە بەری ئەو پلە گەورەیە بکەوین؟ ئەسڵ ئەوەیە بڵین ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان دعای خێران بۆ ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا لە دڵمانە هیچ مێرەوە بەرامبەر بە ئەوانەی کە ئیمانیان هێناوە. یعنی بەڕاستی حیفە ئینسان قسە لە شتێک بکە یان قسە دەربارەی کەسێک بکە کە بە هیچ شێوەیەک ئێمە لە مستەوای ئەوانە نیمان بە هیچ شێوەیەک بە هیچ مەقاییسێک و قسەکردنی ئێمە بەڕاستی تەنها خۆمان نابوتەکە و خۆمان ناشرینەکە گینا هیچ ناگەینەوە لە قیامەتیشا سزای گەورەی خوای پەروەردگار چاوەڕێمانە ئەگەر خوا نەخواست قسە بکەین. ئینشاءالله ئێمە لەوانە نابین بە ئیزنی خوای پەروەردگار.